سڵاوها کارباین تۆ بینەرانی کوردستان 24 باش دیارە ئەمڕۆ سیوێکی 12 کۆتا ڕۆژی ساڵی 2023 هەر لەو چوارچێوەیەدا کوردستان 24 میوانداری کۆمەڵی هونەرمەند و کەسایەتی شاری سلێمانی دەکا هەر لە بەیانی 24ەوە بەرنامەکانمان دەست پێ دەکات تاکو کۆتا کاتژمێرەکانی ساڵی 2023 بە خۆشحاڵیەوە لە بەیانی 24 دوو میوانی زۆر ئازیزی شاری سلێمانی بەیان خان و هەروەها دڵشاد کوێستانی کە یەکێکە لە هونەرمەندەکان کە زۆر تایبەتە لە هەموو بوارەکانە جێدەستی دیارە خات و بەیان زەریفی بەخێر بێن کاک دڵشاد تۆش بەخێر بێ کە هەرێکێکتان دوو نمونەی جوانی هونەرمەندانی شاری سلێمانی و هەرێمی کوردستانیشن بە شێوەیەکی گشتی سەرەتا گەلەوە دەست پێ بکەین ئێوە ئەمڕۆتان بە ئێمە و بینەرانی کوردستان 24 بەخشی پەیامتان لە دوا ڕۆژەکانی ساڵی 2023 چییە؟ من دەست پێ بکەم سڵاتان لێبێت ڕۆژێکی نوێ بۆ هەموو لایەک و پیرۆزبایی ساڵی نوێ ئەەکەم ساڵی نوێ لای من هەر گۆڕینی ژمارەکانە بەڵام گرنگ ئەوەیە تۆ لەو ساڵەیە چیت کردووە چەند کەست ناسیوە کەسی خراپ چاک و کێوشی جوانی پێبەخشیوی کێوشی ناخۆشی پێبەخشیوی ئەوە چ کارێکت کردووە ئەو کارانە چییە کە کردوتە بۆتە هۆی ئەوەی کە تۆ بگەیتە ئەم تەمەنەی کە ساڵێکتر بەڕێ بکەیت یان ئەمانە هەمووی پرسیارن لای من ئەوەیە جا ئەگەر وشە ناخۆشەکان پیان بەخشیوی وەلایەنکە لیان گەڕێ دوورکەوەرەوە لیان ئەگەر وشەی جوانیشیان پێبەخشیوی دیارێکی جوانیشیان پێبەخشیوی ئەوە زیاتر تامەزرۆ بە بۆ بینینی و پاشانیش ئەو ئیشانی کە کردوتە ئەو چالاکیانی کە کردوتە ئەو خێرخوازی کە کردوتە ئەبێتە مێژوویەک بۆ تۆ کە بتوانیت لەو ساڵەیە بڵێ من لەم ساڵەیە ئەوەم کردووە چکە ئەبێتە مێژوو بۆ گەنجینە و هینی تۆ ئەرشیفی تۆ زۆر باشە دڵشاد کوێستانی بەوە ناسراوە کە هەمیشە پەیامی جیاوازەیە بۆ ئەم ساڵ پەیامەکە و چییە؟ جارێ بۆ مەسلەی پەیام جارێ خۆم بەبێ شتێکم کردی بێت تاکو پەیامم هەبێ بۆ خەڵک لە ڕاستیە من لەواڵەکەی خۆم بڵاوم کردوتوانێت کە من چیم کردووە ئەم ساڵ ئەوە دەستم پێ کردووە فیلمێکی دۆکیومنتاری لەسەر ڕەوەکەی ساڵی 1990 کە بە هیچ نوعە بەو شێوەی کە پێویست بوو تیشکی نەخراوەتە سەر ڕاستە هەوڵی ئەم لە ئەولاد دراوە بەڵام بەو شێوە گشتی کەوا بخرێتە بەرچاوی جیهان نەکراوە ئەمە یەک دووەم فیلمێکی درامایەک کە بەشدار بووم تایە کۆمەڵی پێشەنگای زۆر باشم کردوتەوانێ گۆرانیەکەم وتووە لە فەڕەنسا کتێبێکم لەسەر نووسراوە لەلایەن فەیلسوف و مامۆستای فەلسەفە ئالان ڤویۆوە و هەروەها فیلمێکی دۆکیومنتاریش هەر لەسەر من ئامادەکراوە لە ساڵی کە 52 دقیقەیە لە کەناڵی دەستکەوتی ساڵی 2023 کۆمەڵی خەڵکی زۆر باشم ناسیوە بەڵام وەکو بەیانخان وتی ژمارەکە لە تەمەنی خۆمان کەم بۆتەوانەیە بەڵام پێم وابێ ئەم ساڵانی کەوا تێپەڕێ بێ کۆمەڵی ئەزمموی جوان و مرۆڤەتی فێرکردی بێتین بەلای منەوە ئەزمموی گەورە ئەوەیە کە چۆن فێری خۆشەویستیە بین خۆشەویستی بۆ خاک بۆ وڵات خۆشەویستی بۆ خەڵک خۆشەویستی بەگشتی بۆ ئینسان و هەروە کارکردن لەسەر خۆت لە ناوەوە و هەروە چاکردنی ئەو هەڵانەیەکەوە کردومانە پێما بێ هەر ئەوەیە بەنسبەت منەوە بەنسبەت گشتیشەوە بۆ کوردستان ساڵی 2023 ساڵێکی زۆر خراپ بوو ساڵێک بوو بەڕاستی خەڵک بێزار بوو لە بێموچەیی ئەوەتانێک کارەباشی هاتوتە سەر بێ ئاوی کۆمەڵە گرفتی زۆر گەورە هیوادارم بەڕاستی بۆ ساڵی داهاتوو ئێمە من بیرمێت لەوەتی ژان مێڵم هیوادارم ئەمە ئەو هیوادارمە نەمێنێ بەڕاستی ئیشی لەسەر ڕاستە ئەگەر بینەوە سەرەوەی خات و بەیان بۆ نمونە بە تایبەتیەوە چی بە گەنجانەڵێن ئێمەمانەوێت بۆ لە کۆتا ڕۆژی ساڵی 2023 کۆمەڵی ئامان شەبێت کە گەنجان بەس بە ڕۆژێکی نوێوە ینی بچنە ساڵی 2024ەوە من وەکو تەجروبەی خۆم
ساڵی 20 بۆ 21 2020 بۆ 21 دوو ڕۆژ پێش ئەوە من نەخۆش کەوتم تەوان نەخۆشیێکی وا کە ئازاری یام کە نتوانم بچمە دەرەوە بڵێن 6 سعاتی مابوو 5 سعاتی مابوو کە بچینە ساڵی نوێوە من لە قسەخانە بووم ئیتر ئەو ڕۆژە ینی کە ئیسا بیرەکەمەوە ئەڵێم ئەو ڕۆژی کە دەستی پێکرد و چوویتە ساڵی تازەوە بە ئازارە و بە خەفەت و بە گریانەوە بێ ئەو ساڵە و هەمووی ئەو ئابێ بەڵام ئێستا هەوڵێم من ئەمڕۆ هەوڵێم تر هەر پێ بکەنم بچمە شوێنی جوان بەم هەبووە بەڵێ قسە لەگەڵ کەسانێکی خۆشەویست و بە نرخا بکەم دەستپێک ڕۆژەکەش لەگەڵ ڕۆژەم ئێوە بوو کە ئێوەم بینی چاوم کردەوە کە ئێوەی بەڕێزم بینی و هاوڕێکی خۆشم بینیەوە زۆر دەمێ بوونە بینی و کاگەزانەگیان ئەوە کاک دڵشادیش ڕۆژانە ئەیبینی ئێوەی بەڕێزیش پەیامی من بۆ گەنجان ئەوەیە کە یان ئەرێنی شتەکان ببینن ڕۆژانەکەیتە بەردەمیان زۆر گەنجە بینم ناحەقیشی نییە کە بڕوای بە هیچ شتێک نەماوە زۆر نەرێنی بیرەکاتەوە و منیش یان کە ئەڵێم ئێمە ژیانێکی زۆر خۆشمان بردەسەر بەڕاستی یان تەمەنی ئێمە هەموو شتەکانمان بینی بەڵام لە پشتیەوە ناخۆشیەکە بوو بەڵام ئێمە وەلامان نابوو ئەو بوو کە ڕژێمی فاشی کە ڕێگەی زۆر شتی لێگرین بەڵام ئێمە کە ڕێگەی هەستەکە لە ناوە بوو کە لە ناو خێزان و هاوڕێکان و مانەیە زۆر تەبابووین زۆر خۆشەویستی ڕازگۆیی ئەم شتان هەبوو لەگەڵەوە شاکە ڕێگریمان هەبوو لە زۆر شتا بەڵام زۆر بیعاریش بووین ئیشەکانی خۆمان هەر ئەکرد و لە هیچ شتێکیش ناترسێن ئەو بوو ئێمەی گیانە ئەم مەرحەلێ جا هیوادارم گەنجانیش ناومێت نەبن لە هیچ شتێک لە دوای ناخۆشی ببوورە خۆشیە ئینشەڵڵا زۆر باش هەر لەو لە ڕوانگەی قسەکەی خات و بەیانەوە گەر بێمە سەرەوەی کە زۆر جار بۆ منە گەنجان بیانوێنەوە بۆ ئەو خولیا و خواست و ئارەزوانەی کە هەیەە بەڵام کەسەی تۆکەین یعنی بۆ منە شێوەکاری ئەکتەری گۆرانی بێژی ئەم ساڵ بەرهەمێکی تازە و بڵاو کردوێتەوە کەواتەم هەستا هەستێک لە ناوە ئینسان خۆی بێ پەروەردەی بکات و گرنگی پێبا بیانوەکان تەنها ڕێگرن بۆ ئێمە ئەنجامینین ئەگەر تۆ حەزێک لە ناوتەوە بێ ئەتوانی هەموو بربەستەکانی بۆ پشکێنیت تۆچی بەریەنجان ئەڵێیت ئێمە باوەک هونەرمەند قسە بکەین باشە کاری هونەرمەند زۆر قورسە ڕەنگە ئێستا بەیانخان ببینن ئاوا بە ئیسراحەت بەجلەیەکی زیوینی جوان و دانیشتووە ئەڵەی گوڵە بەڵام لەو باوەڕام تاکو شانۆکاریەک ئامادە ئەکرێت تاکو چەند سەحنەیەک ئامادە ئەکرێت ئەم ژنە عەزابی هەیە لەوانەیە بۆ یەک تێک کە ئێمە دانیشین پێیەکەنین بەدار بەیانخانەوە 20 جار ئەو شتە تکرار بکرێتەوە تاکو باشترین شێوەی لێ هەڵەبژێری گوڵبژێر ئەکرێت بۆ ئەوی تۆ پێ بکەنی کەواتە هیچ پێشکەوتنێک بەبێ هەوڵدانی زۆر بەبێ هەوڵدان ناکرێت بەبێ ماندووبوونی زۆر ناکرێت من هەر لە مناڵیەوە ئاواتم ئەو بووم بە هونەرمەند هێشتا 5 ساڵ بووم دەستم کردبوو بە گۆرانی بێژی لە قوتابخانەکە بووم بە گۆرانی بێژی گەڕک و مناڵانی گەڕک و بوون گۆرانی مەوت ئەمیز ئەو خەونم بێنمەدی لە پاڵ ئەوانەشا ڕسممە کرد لە پاڵ ئەوانەشا حەزم لە شانەوە کرد حەزم لە سینەما کرد بەڵام ئەگەر بێت و وازم بێنە ئەو خولە خەونانم بمردایە ئێستا کەس چاوپێکەوتنێکی لەگەم ناکرد یاخود واز لە چاوپێکەوتن بێنە ڕەنگە زۆر گرنگ نەبێ بەلامەوە بەڵام ئەوە گرنگە کە خۆم ئارامم خەڵکێکی بە منەڵێ تۆ چۆنە بێمە مشتاقی بۆچی نەیکەم جۆن کۆک تۆ لە فەڕەنسا شاعر بوو دەرێنەر بوو دیزاینەر بوو ئەکتەر بوو جا چی نەبوو هەموو شتێک بوو من لەزەت لە هونەر وەرەگرم کاتێکە لەزەت لە هونەر وەرەگری خەڵکانێکیش بەبوونیتەوە تاموچەژی شتێکی خۆشەکەن کەواتە هونەر بەش بە حاڵی خۆم ئەگەر پەروەردەی نەکەی لە خۆتەوە هەروە ڕیسکی بۆ نەکەی ناتوانی پێشکەوی خەڵکێکی ئەوێت لە پڕێ ببێ بە کوڕێ شتیوان نییە هەموو شتێ ڕەنجی ئەوێ من
من کە نانووسم خەریکی ئاوازدانانم کە ئەوە ناکەم خەریکی دروستکردنی پەیوەندەکانم بۆ ئەوی بچمە سەر شانەوە بچمە سەر سەحنەیەکی سینەمایەک فیلمێک یعنی وەستانم نییە بە هیچ نەوەیە چونکە ئێستا ئەوەتانێت 4-5 ڕۆژە هیچ ناکەم کێچ کەوتوتە کەوڵم لە ڕاستە. باشە ئەگەر باسی دوا بەرهەمت بکەین کە کلیپێک بوو ئاماژەی بە چیە کرد باسی چیە کرد ئەو بڕیارەتدا بەڵێ ئەو کلیپە لە ساڵانێکە من ئەو ئاوازەم داناوە زیاتر ئیلهامم لە گۆرانی بێژە فەڕەنسیەکان وەرگرتووە کە خۆم لە ئەوروپا ژیم بەڵام بیرم لەوە کردوانێ تێکستێکی شم هەبوو کە بەڕاستی باسی ئازاری دابرانی خۆمەکەم لە کەس و کارەکانی خۆم کە من لە غوربەتا بووم و نەمبینیوە یاخۆی من پێشمەرگە بووم کەس و کارم مردووە نمتوانیوە بیبینم ئەمە ئازارێکی زۆری خسووتە دڵمەوە بۆیە ئەو شعرم نووسی بوو ئیتر ڕۆژ لە ڕۆژان بیرم لەوە کردوانێ وتم بە ئاوازێکیشی بۆ دابنێم شەوێک لە شەوەکان لەگەڵ هاوڕێکانمانە من وتم بۆ خۆم ئەوانش وتیان ئەمە بێت تۆماری بکەین و ئەو بوو تەلەفۆنیان بۆ کردم و دانیشتین و تۆمارمان کرد بەڵام ئەمە لێرە تشکێ بخەمە سەر شتێک جەناب دەڵی هونەرمەند نابێت کۆڵبات و ئەبێ ڕەنج بات بەڕاستی بەبێ پشتیوانی هیچ شتێک ناکرێت گۆرانی وتم ستۆدیۆ ئەوێ گۆرانی وتن مۆسیقی ئەوێ دوای مۆسیقاش کلیپێک بەلانی کەمەوە لە 50-60 وەرەقە هەیە دەفتەرێکیشی تێ چێت ئەگەریکی بێ ناتوانێت لەسەر ئەوە بۆ بۆمە تۆ ئەم هەموو شتە ینی ئارەزۆت هەیە ئەگەر پاپشتەکان نەبێ نڵێ ئەوەستم بڵێ نەشڵی ئەوەستم ئەبێ هەر هەوڵ بی بۆ ئەوەی کە بۆی دروستکەیت بڵێ من ئەمی شە بکەم بەڵام کاتێک ئەبینم پاڵ پشتەکە نیە تاوا منیش ئەوەستم چکە شتەکە لە ناو تویە ئەبێ هەر پەروەردەیکەیت و هانی بێ ئێوە ئەسەنگی زۆرتان بڕێەوە زۆر بە باشی لەم پەیامە تێگەن باش بابێنە سەر کۆپلێکمان بۆ بڵێیت بۆی کە بینەرانیش گویان لێ بێت من حەزەکەم چونکە ڕێکلامێکی بچکۆلەیە بەڵام ئەم گۆرانیە کە ناوی جێمەیەڵەیە لە تەلەڤیزیۆنی کورد ماکس تۆمار کراوە بە هینی خۆیان بە لۆگۆی خۆیانەوە ئێمە نوسخەمان هەیە ئەتوانین مەسەڵەن بین بە تەلەڤیزیۆنەکانی کەش بۆ ئەوەی بڵای بکەنوانێ خامۆشە کاتی زەردەی ئێواران با چرەخانی دنیاش بسووتێ من لەلا دێبم یاخود لە شارە هاوڕێم یا خەمە یا ڕەشڕوتێ بەم بەیانی زۆر گۆرانی پێڵێ جێمەیەڵە جێمەیەڵە کە ئێڕەش بینیە شعری پڕ هەمەسک پەنجەرەی ئومێت کە هەردەم تار بێ پێم ناڵێی زەوی بێ ئاو چیتیا کە وەکو جەرگن وشک و شەقەر بێ جێمەیەڵە 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 زۆر تایبەت بوانە دەستەکانە خۆش بێت بیان خان خۆ بگرێکە بەجێت وانێت خوا بیان خان ئەگەر بینە سەرەوەی کە دڵشاد کوێستانی ئەکتەریشە ئێوە ئەزمونێکی زیاترتان هەیە لەو بارەیە چۆن ئەکتەکانی بینی من وەکوی کە بینی بێتم بەشێکی بچووکیم بینی هەوڵانێکی زۆری پێوە دیارە و حەزێکی زۆریشی پێوە دیارە من لە تاپلۆکان ئایبینم یەکەم جار کە کاک دڵشادم بینی لەگەڵ کچێکی هاوڕێمە زۆر دەمێ بوو یەکتریمان نبینی بوو باوەشی پیا کردم و لەبەردەمما دانیش لەبەر ژنۆمە سەری خستە سەرڕانم دمیش باوەش پیاکە دەستم نا بە قژیاوەمانە کاک دڵشاد منی بینی یەکسەر ڕەسمی گرتین قەت بیرم ناچێتەوە وتی جوانترین تابلۆیە چۆن باوەشە کردو لە ڕێستۆرانتێکا دانیشتە بووین ینی ئەوە وای لێکردم کە ئەمە بینینی
زۆر هین ینی بەدیقەتە زۆر ینی ئەوە زۆر تەسیری تێکرد یان ڕسمێکی زۆر جوانی گرت و بۆ تابلۆیەک لای خۆی وەکو بینی جا کە من ئەوەم بینی باسم کرد لەلایەکتر وتیانەوە شێوەکارە وردە وردە چوومە ناو ئەوەی کە بزانم چۆن ئەژی یاخۆت تابلۆکانی دنیابینی ئەم چۆنە دەزانیم کەسێکە کە هەوڵ خولیایەکی زۆر زۆر گەورەی هەیە بۆ ئەوەی کە بگات بە ئیشەکانی هەوڵەیات کە نوێگەری لە کارەکانیا بکات بەشێک لە تابلۆکانی لێرە هەیە ئەگەر بۆمان باسکەم ستایلە لە ڕاستیا کە منیش دڵشاد کوێستانیم بینی وەبزانم لە ئەمە سوورەکە و پێشەنگایکی تایبەتیان بۆ کردبوو تازە شات بووتەوە کوردستان تابلۆکانی زۆر زۆر تایبەت بوو ستایلێکی جیاواز بوو لە ڕووی قەبارە و لە ڕووی ئەو شکڵ و شێوازەی کە کاری پێکا ستایلێکی زۆر جیاواز بوو هەموو کاتێک کە ئەچوویتە بەردەمی هەرێکی و ماناکی خۆی هەبوو بۆی شیەکردیتەوە خۆت بۆمان باسکەم لە ڕاستیە چیرۆکەکەی درێژە بەڵام من بە کورتی ئەی بڕمەوانەیە من کە گەیشتمە ئەوروپا بیرم لەوە کرد هەر لە کوردستان کاتی خۆ ڕسم مەکرد بەس قەت لە ڕووم نەهات پیشانی خەڵکی بەم چونکە وایان فێر کرده بووین ئەگەر خرێجی ئەکادیمەیەکی هوەری شێوەکاری نەبیت ئێتە تۆ نابی بە ڕەسام ئێتە منیش ئەوە چوو بە خەیاڵمەوەم تەسەوەر کرد ئەبێ قوتابخانەیەک تۆ بکە بە هونەرمەند گەیشتمە و قەناعەتەی لە ئەوروپایە خەڵکانێکی زۆر هونەرمەندی زۆر گەورن هیچیشان ئەکادیمی نەبوون کە سەرسڕهونەرەکانی دنیا ئەکادیمی نەبوون من ژوتم با خۆم تاقیکەمەوانە هەر لە 96 من یەکەم پێشانگام کردەوە بەگەیشتم بۆ فەڕەنسا ئەم ستایلەی خۆم هێنا بۆچی ئەم ستایلە ئەکەم من سروشت دەکەم بەڵام زۆر کەسەیە بە منەڵێ تۆ وێنی خۆتە کێشی ئەمانە پۆرترێتی خۆتن لە حاڵەتی جیاوازە بەڵام من کوردستانم هێنا کێشامەوە بۆ جارێکی تر ویستم ئەو کوردستانی کەوا هەمومان ئەیناسین جارێکی تر لە خەیاڵ و لە مەخەیلی خۆما گەورەی کەمەوانەیە و هەروە بیکێشمەوانەیە با بڵێن من لە ناوی خۆما وڵاتێکی تایبەتیم بۆ خۆم دروست کردووە وڵاتەکەی من بریتین لە ڕەنگەکانی من ڕەنگەکانی خۆم ئەزانم ئامالیان لەگەڵا بکەم ئەگەر ملاحەزەتان کردبێت لە ئیشەکانی منە فیگەر نییە پیاوژن نییە ئینسان نییە من پێما بێ ئەم کوردستانی کەوا ئێستا تیاژین ڕەنگە ئەم کوردستانی کەوا ئێستا تیاژین ئەم قسەیەم ڕەنگە گران بکەوێ بەڵام هێشتا بەڕاستی ئەو میلەتە ئەو بەها گەورەی ئێرە نازانن کە لە هیچ شتێکی کەم نییە لە خۆری کەم نییە لە ئاوی کەم نییە لە خاکی کەم نییە لە هیچ شتێکی کەم نییە باشە جواب من ئەم ستایلەم بەڕاستی دانهێنا ستایلی ئەبستریت هەیە بەڵام من زیاتر هەستەکەم قوتابخانەی ڕۆمانسیەتەکەم وەکو تەرنەر و ئەوانە ئیشەکەم بەڵام ئەم ڕنگانی خۆم هێنا تایبەتم کردنەوە زۆر ڕخنەگری عەرەب بە من ئەڵێن زۆر تایبەتمەندی هەیە جاری وای ئەڵێن لەزەتی لە تەرنەر زیاترە بین کە هونەرمەندێکی جیهانیە ئێمەش ئەگەر بێکەس نەبین ئێمەژە بین بە جیهانیەکی هین ئەگەرچی من مەسەلەن وەکو شێوەکار لەقەبی ئینتەرناشناڵ وەرگرتەوە من چونکە تا ئێستا لە 19 وڵاتە پێشەنگام کردوتەوانێ خاوەنی گەلەری خۆم بووم بە دەیان جار ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و گۆڤارەکان ئیشان لەسەر من کردووە لە ئەوروپا و لە دنیاشە ماندوو نەبێن ئەگەر بێنەوە سەر پەیامەکانتان بە تایبەتی بۆ ساڵی 2023 خۆ ئامادەکردن بۆ ساڵی 2024 دیارە هونەر و تەکنیکی خۆی ئەوێ ئێوەژەکو هونەرمەندێک ئەو تەکنیکە چییە کە پێویستە ئەمڕۆ جێبەجێ بکەین تاوەکو بەوزەیەکی زیاتر و بە خۆشیێکی زیاتر و بچینە ساڵی 2024 وڵاهی وەک هونەرمەندان و وەک مرۆڤ کە بیر لە ژیانەکەینەوە بۆ ئەزمونێکی ئێمە تێپەڕێوین خۆشبەختی ئاسوودەیی ئەو شتە سەرێکیانی کە زۆر لە وڵاتانی تر هەر باسیش ناکرێ بۆمان دابین کرێت باش ئەگەر بە دێڕێک چی بە گەنجانەڵێک بە دێڕێک ئەمڕۆ بیکەنە هەوێنی دەستپێکی ڕۆژەکەیان گەنجەکانمان هیوادارم ناومێد نەبن هەوڵان زۆر خۆشە بۆ ئەوەی کە بگەی بەو خەونی کە خۆت هەتا و پاشانیش گەنجان قەت بە تایبەتی و گەنجانەی کە کاری هونەریەکەن چکە من زۆر لەگەڵیان تێکەڵم زۆر شانازیان پێوەکەم
هەوڵیان ناوشتی تازەگەری هەوڵیان ناوە کە فیلمێک بەرهەم بێنن خۆماڵی بێ هەموو خۆمان بین کەسانی بیانی نێتە ناو کارەکە ئەوە زۆر دڵخۆشکەرە هیوادارم هەر بەو ڕۆحیەتەوە ئیش بکەن هیوادارم ئەم زروفەش باش بێت و خەڵک ئاسوودە بێت بۆ بڵێم بە دێڕێک پێمان بڵێ بە دێڕێک چی بە گەنجانەڵێیت گەنجەکان ئەڵێم من خۆشبەختم کە ئێوەم هەیە شانازیتان پێوە باشە دڵشاد کوێستانی چیان پێڵێت مەگەر بە دێڕێک ناوتری ئەو هەموو بەدەستپێکێک بۆ ڕۆژەکەیان پێیان ئەڵێم ورەتان بەرز بێت و هەوڵ بن ئاواتەکانتان بێن نەدی ئێمە خۆشحاڵن کە ئەمڕۆ میوانداری ئێوەمان کردو و دەستپێکی ڕۆژەکەمان لەگەڵ ئێوە بوو کە ئەمانەوێت ئێوە ببنە نمونەیەک بە تایبەتی کە چەندین بەهرەی جیاوازتان تایە و ئاستەنگەکانتان بڕێوە دڵخۆش بووم کە لەگەڵتان بووم دووبارە بە هیوای سەرکەوتن و ساڵێکی نوێ بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان پڕ بە لە بەرەکەت.